پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران دەستی پێکرد و بۆ ئەم ساڵیش هەموو جۆرە گەنمەکان بە پلەیەک وەردەگیرێن. نرخی هەر تۆنێکیش بە 850,000 دینار دیاریکراوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ ئەم ساڵ هیچ بڕوو و کواڵێتیەک لەسەر جوتیاران دیاری نەکراوە، بەڵکو هەرچەندی بەرهەم بهێنرێت هەر جۆرێک بێت لەیان دەکڕێتەوە. هەموو گەنمەکە وەردەگیرێ، هەرچەندی هەیە بێ داهاتی ئەم ساڵی جوتیار هەرچەند بێ وەردەگیرێ و پارەکەش زۆر بە خێرایی دەدرێ. من لەگەڵ وەزیری بازرگانی حکوومەتی فێدرال پێشتر قسەم کردبوو، گوتی لە ماوەی 15 تا 20 ڕۆژ پارەکەیان دەدرێ. ئێمە هەوڵ دەدەین و قسەشمان کردووە کە خێراتریش بدرێ. هەر لە ئێستاوە مەبلەغێک پارە هاتۆتە سەر حیسابی ئەو سایلوێ بۆ ئەوەی بیدەین بە جوتیارەکان. ئەم هەفتەیە لە سەرانسەری هەرێمی کوردستان دەست بە وەرگرتنی گەنم دەکرێت. بۆ هەر ناوچەیەک چەند ڕۆژێک دیاری کراوە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی داوەرە جوتیاران دەکات لە کاتی خۆی گەنمەکانن ڕادەستی سایلۆکان بکەن. هەروە بۆ ئەم ساڵیش هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بازرگانی ئاڕاکراوە بۆ ئەوەی بە خێرایی پارەکانیان بەسەر دابەش بکرێت. لەم هەفتەیەدا لە سەرانسەری کوردستان دەست بە وەرگرتنی گەنم دەکەین. گەنمەکە لە هەموو سایلۆکان هەر کەسەوە پێی منتیقەی خۆی جوتیارەکان لە سایلۆکانە بەرنامە دانراوە بۆ منتیقەکان بۆ ئەوەی ئەو کە جوتیارەی کە گەنمەکە دێنێ بۆ سایلۆکە زۆر نامێنێتەوە لە سایلۆ، هەر ڕۆژێ چەند ڕۆژی هێنداناوە بۆ هەر منتیقەیەک. هیوادارین جوتیارەکان پابند بن بەو کاتێک کە بۆیان دیاری کراوە. هەر گەنمێک دێنن بە هەر بڕێک بێ ئێمە لیان وەردەگرین. بڕ دیاری نەکراوە، دەرەجە دیاری نەکراوە، بۆ هەر تەنێ 850,000 دینار وەردەگیرێ. و ئێستا جەنابی دکتۆر محەممەد وعدی دا ئەڵێ ئێمە پارە تەحویل دەکەین لەسەر حساباتی بانقیتان بۆ ئەوەی لە زووترین کاتە پارەی جوتیارانیش بدەن. دەراوشتەکانی وشکە ساڵی و جەنگی رووسیا و ئوکرانیا کاریگەری لەسەر دابینکردنی دانەوێڵە لە سەرانسەری جیهاندا هەبووە، چونکە ئەو دوو وڵاتە یەک لەسەر سێی دانەوێڵی جیهان دابین دەکەن. بەمبەستی سەقامگیرکردنی ئاسایشی خۆراک، حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێژوێنی تایبەتی گرتوتە بەر و دەیەوێت گەنمی جوتیاران بکرێتەوە بە خێرایی شایستەکانیان بۆ دابین بکات. ئەو هەوڵەش لە پێناو هاوکاریکردنی جوتیاران و ڕێگریکردن لە گرانبوونی نرخی نان لەسەر هاوڵاتیان.